دەمەکی درێژە ئەم تقریبانش تەمرینە و بەتوڵا دیرکەتینش بەر زۆرۆفێت کۆرۆنایە ئەم سپاسیا پەیمانگاها ڤیاتکەین و ئەف قارەمانی ڤەکرید گەلێکەتیا تەنسێ قارەمانیەکە گەلەکە پێزە سەر ئاستێ جوتێ کوڕان و جوتێ تێکال و الحمدلله هەردوو یاریاژ ئەزی گەشتمە یاریای دومایی کێدا چ پێ نەبێت ئەف هەڤڕکیە و ئەف بەتوڵا گەلەکە مهمە ئاستی یاریزانە گەلێکی باشە ئەف قارەمانیە دەبێتە پاڵدار بوومە بۆ قارەمانیت کوردستان و عێراقێ کولبەرە هەیڤێ 6 و 7 بێنەڤەکردن ئەvە باشترین بەرهەڤیە بوومە بۆ ئەم قارەمانی حقت بطولة كاكيلا بريكوبيك يعني كنت بيجن بناحية تنظيمية بناحية جمهوري ما عندك ياريزان اثنين هاتنا صاحدة أوجي كنت بيجن من محاولة كان كو نه بس كو كاكيدة بشتاني هاي كتب فايدة بت أو كو برهويت كان بو قارمانيا مازن أو عراقي تقريبا نزيكي 84 ياريزان متقدمين بجدارين فڕۆکەکانی ئەو کاتی ڕژێم هاتن بۆ گوندی وەرێ ئەو کات بزەبت 36 کەس هاوڵاتی سڤیل بێگوناح منداڵ هەمویان خەڵتانی خوێن کران و بردومان کران داواکاریمە لە دام و دەستگا ئیداریەکانی سنوورەکە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان بیزات سەرۆکی خودی حکوومەت کە خزمەتێکی باشتری کەسوکاری سەربەرزی شەهیدان بکەن بۆی بتوانن بە ئاسایی وەکو خەڵکی دیکە بژێن أملك الحيواني بمهوانه بو حيواني مشو ماري ددخل ما بو قيمة باشرة زي مكاري تيار هاتن كتيار هاتن من دانشتم كدانشتم تياران جولة كان داو دانا بالقم بنا يقاي والله كدانا بري عند شيء الرباعي داني يجي قندي دان فاشين قوتم بابرم قيمة سر زي بونكم بوهات بون عنالي داخل مرضدار قالوا جيجا دمامكم كدو قرامه وكقرامه وتشار من دار هرداتنا مرضي دا لولا يحتلي Меня зовут Анна, мы из города Иркутска. Приезжаем в Москву мы не часто, и прогуливаясь здесь, всегда обращаем внимание на вечный огонь. Он посвящен воинам, сражавшимся за Москву. Он символизирует силу и отвагу наших воинов, и мы гордимся нашей страной. Мне кажется, Москва нравится каждому человеку. Тем более вот сейчас мы находимся, это святое место для всего мира. Потому что здесь как раз лежат солдаты, которые смогли победить ужасную коричневую чуму и освободить весь мир.